ئازیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی دووبارە سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لەڵقەیەکی دیکەی پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵ تابم. لە ئێواری ئەمڕۆشماندا میوانێکی تایبەتمان هەیە، شاعیرێکی هەستناسکە. پێکەوە گفتوگۆیەکی شیرین دەکەین و گوێمان لە چەند پارچە شیعرێکی تایبەت دەبێت. میوانەکەم کاک بورهان برزنجە. پێکەوە گفتوگۆ دەکەین و ئێوەش بینەری پرۆگرامەکەمان بن. کاک بورهان زۆر زۆر بەخێر بێت. سپاس. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم پرۆگرامی لەگەڵمانی. زۆر زۆر سپاس، زۆر بەخێر بێت. دەکرێت سەرەتا بپرسم کاک هەڵمەت، کاک بورهان عەفو، چۆن دەستی کرد بە نووسینی شعر یاخود چۆن چووە دنیای شعر و نووسینی شعرەوە؟ هەڵبەت ئەمە پرسیارێکە لە زۆر دیدارەکانە هەردووبارە ئەبێتەوە. بێگومان لە شاری دۆسخورماتوو بووین. بەڵێ من خۆم خەڵکی شاری دۆسخورماتووم بە فەخری شێوەیانی. ئەو شارە شارێکی شیعراویە، توانم ئەوە بڵێم شارێکی شیعراویە، کۆڵان نییە، گەڕێک نییە یەک دوو شاعری تیانە بێ، یەک دوو هونەرمەندی تیانە بێ، یەک دوو وێنەکێشی تیانە بێت. بۆیە یعنی هەستی ئەو خەڵکەوایە، تەنانەت تۆ بەراوردی کە لەگەڵ مێژووی ئەو شارەشدا بۆ نمونەیەکی زۆر نزیک پێشمەرگایەتیش لەوێ پێشمەرگایەتیەکی خۆشەویستیە، یعنی بەرامبەر داعش کێگرتی پێشەوەی قوواتی پێشمەرگە بڕوات گەنجەکانمان بوون. دەبزانە ئەو شارە شیعراویە وات لێکە خۆشەویستیکی تایبەت لە دڵتا هەبێت، ئیتر چۆن پەیڕەویەکەی پەیڕەویکە. من وەکو شاعرێک ئەو هەستم لا دروست بوو، یان وابزانام ئیلهامێکی خوایی یادرێ شاعر بۆیە لە ملیۆنێکە ساڵەوەیە دە شاعر هەبێت. ئەگینا ئەو شارە تیای بژێی ناتکا بە شتێکی دڵڕاق، ئەتکا بە شاعر. باگراوندی ئەو شارە چیەکەوە دانیشتوانەکەی هێندە هەزناسکن و هێندە بە نەرمونیانی ماوەڵاکەن؟ نازانم لەوەیە، ینی هەموو شارە جوانێکی تیا هەیە، ئەو شارە تەپ و تۆزاویە وەکو کەش و هەوا، بەڵام ناسکیەکی تایە لەو جۆرە خۆشەویستی لەوێ خۆشەویستیەکی تایبەتە. یعنی بۆ نمونە شاران زۆرە گەڕێم، خۆشەویستی ئەوێن بینیوە دووبارە نابێتەوە لە شارێکی ترا، جێی داخیشە، بەڵام هیچ ڕێکلامێک هیچ ڕاگەیاندنێک بە شێوە جوانەکەی نەچووەتە ناخەوە. بەڵام تورکمان وەکو خۆیان چکە ئەو شارە کورد و تورکمانن، عەرەب لە دەور و بەرا بوو، تا عەرەبیش نەیتوانیوە کەناڵەکانی خۆی بباتە نێو ئەو جوانیانەوە، کوردیش بە هەموو کەناڵەکانەوە نەیتوانیوە. مەتەن ئێمە هەواڵەکان ئەگوێزینەوە لەو شارە، شەڕ بووە، تەقینەوە بووە، ئەوەش جێی داخە تەبان بەم هەموو خۆشەویستیەوە ئەوەنە تەقینەوە ڕووی تێکرد. بەبزانم هیوادارم لە ئەمڕۆوە تیش بخرێتە ئەو شارە و جوانیەکانی ئەو شار دەربڕێ، چکە بەس مێژوو نییە، ژیان مێژوو نییە. ئەگەر مێژوومان دووبارە کردەوەی هیچمان بە هیچ نەکرد، چکە مێژوو پڕە لە داستانی شەڕ. هیچ ڕۆژێک پێیان نەوتوین ئێمە مێژووی ئەم ڕۆژەڵاتی ناوینام پێمان بڵێت لە فڵانە شاری بچووکە شاعرێکی وا هەیە، گۆرانی بێژێکی وا هەیە. وەیە هیوادارم ئەو شارە جوانەکانی دەربخرێت. ئینشاءڵڵا هەروە ئەبێت. بەڕاستی گرنگە لە هەر شارێکە کاتێک کە تۆ هەواڵێکی دڵتەزێنی یاخۆت ڕووداوێکی ناخۆشی دەگوازیتەوە، لە قەبارەی ئەوە زیاتر جوانیەکانی، شادیەکانی، خۆشیەکانی بگوازیتەوە. با بپرسم لە تەمەنی چەنەوە چیتە ناو دنیای شعر؟ پێم وا بێت تەمەنێک و ئەزمونێکی زۆرە. سپاس. من 15 ساڵ بووم، ساڵی 1975 پرسیارش دووبارەیە لێم دەبارەیە توانم بڵێم. ساڵی 1975 لە گۆڤاری بەیان ژمارە 29 کۆپلە شعرێکم بڵاو بووەوە. ئەوی شەربارەی خۆشەویستی ئەو کۆپلە شعرە بووە هۆکاریەوەی کە زیاتر پەرەبەکارەکەت بە شعرت شەرمن بووم، شەرممە کرد. ئیتر خۆتە زانی ینی کە تۆ دراوسێکە شاعرێکی بەرز بێت، ئمە دراوسەیەکمانە بوو شاعرێکی بەرز بوو، تورکمان بوو، ڕوحی شاد ڕەوانشاد، هاشم ڕەشاد ئۆغڵۆ. اینجا یارمەتی ئەدام فێری چۆن بڕگە. ئەو کاتە یعنی زۆر قورس بوو بۆ یەکێک لەو شارە، ئەو فێری ئەکردم. ئەو لە 1970 دیوانێکی تورکمانی پێشکەش کردم
جا من تورکمانێکەشم زۆر باشە زۆر بۆیە باشە. لە ئەزمموی ئەوان و لە ئەزمموی شاعرانی کوردی خۆمان توانیم لە ناخما ئەو بەهرەیە کە هەیە باگراوندێکی جوانی بۆ دروست بێت و خۆمیش بێگومان هەر کەسێک و لە هەر بوارێک کاتێک کە دەیەوێت دەست بکات بە کارێک دەبێت کەسێک لە پشتی بێت دەبێت لە باگراوەندیدا کەسێکە بێت کە هاوکار و یارمەتی دەری بوو بێ تۆ ئەکرە بڵێن ئەو مامۆسایی کە باسیەکەی یارمەتی دەرت بوو بۆەوەی کە فێری ستایلەکانی نووسین ببی ئەوی شێکێک بوو لەو دەیان کەسانێکەوە بڵێم لە پشتم بوون هەبوون کە ئاڕۆشتین ئەمان خوێندەوە خۆمان خوێندنمان ئەو کاتەش دەستنەڕۆیی بوو ینی پارەوە نەبوو زۆر ینی بۆ نمونە مانگێک تۆ پارەت کۆ کردەوە تا بتانی کە هاتی بۆ سلێمانی کەیان کە چووی بۆ کەرکک یان کە چووی بۆ هەولێر لەوێ دیوانێکی شاعرێک بکڕم بەو شێوەیان گۆڤاری بەیان بکڕم لە دیدارێکی تەلەڤیزیۆنی عێراقا بوو ساڵی نەوەتەکان بوو لەسەر خەیاڵی نیم ساڵێک جەمال بەرواری پێشکەشکار بوو پرسیارێکی لێکردم پێم وت من یەک مانگ 5 فلس هەبوو ئەو کاتان وەکو چۆن 250 دیناری ئێستا پیانەدام کۆم کردەوە ئەوش نەمان بوویانی خۆ هەموو ڕۆژێ پارەمان وەرناگرت بە مانگێک نەمتوانی 50 فلس کۆ بکەمەوە کەوا نرخی گۆڤاری بەیانەکات ئەو کاتە هەموویم هێشتەوە بۆ مانگی داهاتوو یەڵ دەتوانین بەیانێک بکڕم گۆڤاری بەیان ئیتر وابزانم ئەو گۆڤارم دەیان جار خوێندەوە چونکو کتێب وەرگرتن ئاسان نەبوو بەڵام ئێستا کتێب زۆر ئاسان بەڵام تام و چێژێکی زیاتر ڕەنگە هەبوو بێت ئێستا ئەگەر چی ینی گەلێک شوێن هەن بۆی کە تۆ کتێبت دەست بکەوێ گەلێک شوێن هەن کە تۆ چیت بێ بەرامبەر کتێب دەخوێنیتەوە یاخود بە نرخێکی زۆر گونجاو دەست دەکێ بەڵام ئەو چێژی خوێندنەوەی نەماوە لە ناو تاکەکاندا خوێندن بزان چێژی خوێندن وەکو حاڵی دەروێشی وایە ئەگەر من لە کۆڕی زکرا حاڵ نەمگرێ لە تام و چێژی حاڵگرت و نازانم وانە ئەگەر من نەگەیشت بێتمە عشقم نەبینی بێت لە تام و ئازاری عشقی بەرامبەرەکەم نازانم بۆیە خوێندنی شەروا بینم ئەگەرێکی خوێندکارێکی باش بێت بخوێنێتەوە تام و چێژ لە پارچە کاغەزێکیش بێ هەرە بینێت هەر کاری خۆیەکات بۆیە ئەڵێم شەک نییە من لە مەکتەبەکانە بەڵام بخێنمەوە لە کتێبخانەکانە بخێنەوە بەڵام ئەتوانم لە هاوڕەیەکم وەرگرم ئەتوانم دەستی یارمەتی ئێستا زۆر جوانە بەڵام جێی داخیش ئەتوانم بڵێم تا ڕادەیەک بەگشتی ئەم قسەیە نەک بە تایبەتمەندی تیاابێ بەگشتی خوێندن تۆزیە کەم بووە بە بۆنەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەداخەوە باگوێمان لە یەکەمین شعرت بێت لە پرۆگرامی ئێواری سلێمانی سپاس فەرموو ئەگەر تۆ ببی بەکانیم ئەگەر تۆ ببی بەکانیم گۆزەی تەمەنم لە قەراغی تۆدا بە ئەم قەس دەشکێنم هەتا سەرشانی هیچ کچێ نەتوانێ هەڵم گرێ و لە ڕێگەی کانیەکی تردا نەشکێم تۆ ببی بەکانیم توێنێتی نایەتە خەوم گڕە نام باو جلەکانم بە تەڕی گەردنت ئەمێنێتەوە فێنکیت پرچی ژیانم شانەی ئەکاو ئاڵۆز نابێتەوە شەو ڕۆژم تۆ ببی بەکانیم مرواریەکانی بەختەوەریم ئاوی سازگاری جەستەت بخۆیانە ئەکەن و بەدەم گریانەوە بەدەم ڕێگاوە تۆیان لێ ئەچۆڕێ دەستەکان نەخۆش بێت هەوڵم داوە شارەکانم کورت بن زۆر درێژ نەبن چونکە خوێنەری ئێستا حەزی بە جاری واشەیە تۆزێ درێژە ئەدات بەڵام قەت نەمێشتووە ینی بەدەگمەن ببێتە دوو لاپەڕە هۆکاری ئەمەوەی کە زیاتر خوێنەران بیخوێنەوەیە کات زۆر گرنگە جاران لەوەیە نووسینێکی زۆر کرد بواە ئێمە پۆستەرە شارمان پێوتە و کاتانە یان نمەبارانی شار و ینی ناوەکان زۆرن یان بروسکە شعر و ئەم شتانە بەڵام ئێستا کات زۆر کەمە بۆ خوێنەر فبۆیە تۆ پۆستەرێکی شعری پێ بدا جوانیەکانی ئەوی تیابێ هەست بک بۆ خۆیەتی منەڵێ مەگەر تۆ ببی بەکانیم
ئیترەمە هەر خۆشەویستی بۆ خۆشەویستەکەی خۆی توانێت ئەو گەر ببێتەکانی ئیتر ئەم توێنێتی خۆیشکێت یانی ڕاستە دەستەکانە خۆش بێ. زیاتر بە چ ستایلێک ئەنووسی؟ بزان خۆی شعر هەر شعرە ڕاستە ئێمە ئەڵێین کلاسیک ئێستا زۆر کەسە بینیم لە دیدارەکان ئەڵێن کلاسیک باوینی بەڵام شتی وان نییە جوانی خۆی هەیە کلاسیک لە کاتێکا نووسراوە بە شێوەی جوان کەس هەیە بڵێ شعرەکانی مەولەوی کەوا لە جیهانە ئەگەر بێت و بگۆڕدرێ بە ئینگلیزی لەوەیە ئەگەر پلەی یەکەم نەسینە دووەمە بەڵام جێی داخەیتر ئێمە نازانم من خۆم لە هەورامیە تۆزیە کۆڵەوارم تێ ئەگەم بەڵام ناتوانم بڕۆمە ئەو ناخەوە بتوانم لەو ئاستە بم کە شعری مەولەوی وەرگێڕم بەڵام ئەبێت ئێمە ئاوڕێک بدرێتەوە لەوانە فبۆیە ئێستش ئەگەریکێ توانای هەبێت شعری کلاسیک بەو شێوە جوانە بنووسێ شتی جوانە بەڵامی ترەوە ڕێبازەکانە ئەگۆڕدرێت من بە ئێستا کە پێی ئەڵێن شعری ئازاد هەرچەنە تا ئێستا ئێمە پێڵێن ئازاد لەوەی وڵاتێکی تر پێی نەڵێ ئازاد چونکو لەسەر جیهانیشە تا ئێستا کۆک نیمان لەسەر ئێمە ناوەکەی بنرێت شعری ئازاد یان شعری نەثر یان شعرێکی واواوە بەڵام بەم ڕێبازە تازانە گرنگەوەیە هەستی شعری تیا ببینرێت بنەماکانی شعری تیا ببینێت. لیرکە یەکێکە لەو ستایلانی کە ئێستا زۆر بەکاردێت زۆر لە شاعیران بەو شێوەیە ئەدەنووسن تو تا چەند توانیتە بەو شێوەیە؟ من هیچ کاتێک خۆم نەبەستۆتەوە کە بڵێم شعری لیرکە نووسم کاتە جیاوازیت نەکردووە نەخێر شعر کە هات بە ڕێبازەکەی خۆی چۆن لێت ئاوها ئەینووسم تۆ گرنگ پشتت بەستووە بە باگراوندی خۆت. پرسیارێک دەکەم کە ڕەنگە زۆر جار لێت کرابێ یاخود من خۆم لە زۆربەی شاعیرانم کردبێ زۆر جار باس لەوا کرێت کە شعر ئیلهامێکە ئیتر کات و ساتی نییە وات لێ ئەکات کە تۆ ئەو فکرەی یاخود ئەو ئیلهامەی کە هاتە بخەیتە سەر کاغەزێک و بینەخشێنی کەواتە شاعیر دەتوانێت کاتدانێ بەوەی کە بڵەوە من پلان کاتدانیشم دەنووسم؟ شعرکەی هات خۆی دێت. شاعری گەورەی عەرەبی محەممەد مەهدی جەواهری ئەڵێ زۆر جار شعرم بۆ هاتووە من هیچم پێ نەبووە قەڵەمێک و پاکەتی جگەرەکەم پێ بووە لە دەرەوە بووم پاکەتی جگەرەکەم دەرکردووە کاغەزەکەی لەسەری نووسیم بۆەوەی لە بیرم دەچێت بەڵام لە کوردیشا شێخ عەبدوڕەحمانی شۆرجە ئەڵێ بەرنوێژی کردووە ئەڵێ کە ویستوێتی بڵێ الله ئەکبەر خەڵکی لە دوای وەستاون ئاوڕێی داوتەوتی یەک دەقە سەبرکەن شعری بۆ هاتووە یەکسەر نووسیوێتی قەڵیم قاقەزی حازر بووە نووسیوێتی بە پەلەنجە سربەند زۆر مهمە بۆ شعر کە نووسیوێتی ترەزانێ لە بیری ناچێتەوە کردوێتی لە شاعری تورکیشا شاعرێک زابتە بێت لە کاتی جەنگە کە ئەبینێت کوشتارە و تەپ و تۆزە و دووکەڵە و بەرەو مەرگەڕۆن بۆ یارەکەی شعرێک دێتە پێشی یعنی پێڵێ خەممەخۆ من دێمەوە تۆ لە دێهاتا ماست ئەکرێت ماست کە دایەنن توێژ ئەگرێ ئەڵێ پێشەوەی ئەو ماستە توێژ بگرێ من دێمەوە بەلات ئەمە شعرێکی تورکیەڵێ ئەڵێ بە هینەکانی ڕاوەستن یەک تۆزێ ئارام بن بەس بابی نووسمەوە ئەویشە نووسێتەوە واتەی ینی ئەمانە وەکو من شارەزای بم بەڵام دەیان شاعری جیهانی شاروایان کردووە بۆیە ئەڵێم پابندبوون بە ڕێبازێکەوە بۆ نمونە ئێستا من ناوەکان نابم چونکو لەوانەیە دژی ئەمە زۆر کەس لێت وەرگەڕێتەوە ناوێک لە ناوەکاندا ئەنێن من بەو ڕێبازەیان بەم جۆرە شعرە نووسم ئەوەندە مێشک ئەجوولێننەوە شعرەکە لە شعریەت دەرەچێتە بێتە مێشک هەبێتە بیرۆکە وایە کە بووە بیرۆکە ڕوحیەتی تیان نامێنێ شعرەگە ڕوحی تیانە بوو بەڕای من ئەڵێم شعر نییە تا چەند گرنگە شاعیرێک خوێنەرێکی باش بێت بە واتایی کە بتوانێت وشەکان لای خۆی زیاتر کاتەمە چۆنڵی کتێبخانەی مێشکیەوە کاتێککە شعرێکی بۆ دێت وشەکان ببنە هاوکاری و یاریدەری زانە جوتیاری باش
کەرەستەی باش بەکاردێنێت بەرهەمی باش بەکاردێنێت وانە جوتیارێکیش کە هیچ کەرەستەکانی دەوروبەری نەزانێت چیە و هەر بە ئەزمونونەکەی خۆی بڕوا لەوانەیە بەرهەمەکەی تۆزێک کرد و کاڵتر بێت وایە وە نمونە ئێستێمە لە کوردستانە هەمانە جوتیاری نمونەی هەڵەبجە وانە سڵاو ڕێزمێ بۆی خۆزگە ئەگەشتم بە دیداری ئەو پیاوە نمونەیەکە جوتیارێکە خۆی پێگەیاندووە شەهادەی ئەکادیمی نییە بەڵام خۆی پێگەیاند و شاعری شەمانشتە ئەگەر شاعری خوێنەری باش نەبێت لە ئازاری کۆمەڵگاکەی خۆی نەزانێ ئەبێ ئاگا بێ شعرەکەی کرش و کرجە کاتە گرنگە شاعریش لەگەڵ هەست و سۆز و ئازاری نەتەوەکەی یاخۆت هاوڕێکانی دابێت من ئەگەر بەڕاستی ئێستا ئێمە وەکو ڕێگەزی بەرامبەر جێندەری بەرامبەر بۆ بەرامبەرەکە ئەنووسی ئیتر ئەو بەرامبەرەکەت چونکو ئێمە لەم ڕۆژەڵاتی ناوێنە وەکو کورد زۆر پێشکەوتوو نەبووینە تۆ سەیری سلێمانی مەکە هەنگاوێکی زۆری ناوە وەکو پایتەختی ڕۆشنبیری ئەو هەنگاوێکی زۆر مکەدا بەزمە بازاری سلێمانی شتی جوان جوان نەبینم لە خەڵکەکەی لە کەسەکەی لە جلوبەرگ لە دانیشتن لە ڕۆشتن لە قسەکردن جیاوازی هەیە لەگەڵ شارێکی ترا لەوانەیە بە دەیان کیلۆمەتر کەم دوور بێلێ بەڵام جیاوازن ئەمە ئەوە گەیەنێکەوە ئەم خەڵکی ئەم شارە هەنگاویان بەرەو پێشبوون ناردووە شاعری شوایە ئەو شاعرەی ئاگای لە کۆمەڵەکەی نەبێ کۆمەلگای خۆی نەبێ ئاگای لە هەوڕێی خۆی نەبێ ئاگای لە خۆشەویستەکەی خۆی نەبێ اینجا شاعر بێ خۆشەویست ئەبێ چی بێت هیچ دارێکی بێبەرە شاعر خۆشەویستەکەی شەت نییە یعنی ناوی بەرێ من بۆ نمونە زۆر جارەڵێم شاعر بوون دەیان دڵە شاعر بوون دەیان مێشکە شاعر هەستە هەستیارێکی باش نەبێ بە دەوروبەری شاعر دڵی بشکێنە جارێکی تر بۆت ناگەڕێتەوە لەوانەیە کەسێکی تر بە دەیان فرت و فێڵ بۆت بگەڕێتەوە ئەمە بە زیاتر ڕوونیکەم کچ و کوڕێک یەکتریان خۆش بێ کچەکە جارێک دڵی کوڕەکە بشکێنێ لەوەیە دەیان جار کوڕەکە هەر بۆی بێتەوە بەڵام خۆشەویستیش نەبێت لەوەی هەر بگەڕێتەوە بۆی بە شێوەیەکی تر وانە مەرامێک بەڵام شاعر جاری دڵی بشکێنێت ناگەڕێتەوە بۆت چونکو شاعر کە بێ بە تۆ بڵێ خۆشەمەوەی بە هەموو توانایەکەوە و توێتی خۆشمەوەی یعنی لەوەیە ئەو توانایە هیچ پێوەرێک قیاسی نەکات تاکرێ بڵێن شاعر هەست و سۆزەکانی بە تەواوەتی بەکارهێنێ بەکارە وەکو مناڵێکە بە دایکی ئەڵێ خۆشمەوەی هیچ گەردێکی تیانە بێگومان وایە ڕوودا و گەلێک هەن کە لە ناو بەداخەوە کووردا ڕوویانداوە وایان کردووە کە ببنە سەرچاوەی ئیلهامی شاعیرەکان هیچ ڕووداوێک هەبووە لە لای تۆ بوو بێتە ئیلهامی شارێک بەڵێ بزانە من زۆر جارەڵێم شێر کۆبێکەس توانی لە ئازاری میلەتەکەی خۆی دەیان داستان دروستکات واتە ئەوە شێرکۆگرتی من بێم لە ئازاری دووری خۆم لە ئازارەکانی خۆم مەخە منیش مرۆڤێکم منیش تاکێکم لە کۆمەڵی کوردی من ئەوەی خۆشی میستووە ژنەبی نییە بێگانە نییە ئەوەی خۆشی میستووە کووردە ئەوەی خۆشی میستووە خەڵکی شارە خەڵکی دێیە خەڵکی شاخە وایە خەڵکی دار و دەوەنی خۆمانە فبۆیە ئازارەکانی ئەو ئازاری دەیان کەسی ترە ئازاری منیشە من بۆ یەڵێم ئێستا ماڵ نییە لە کوردستانە ڕۆڵەیەکی نەخنکابێ لەم ڕێگەیە وانە ماڵ نییە کەسێکمان لە دەرەوە نەژیە ینی با بڵێن لە ئەوروپایە لە دەرەوە لە ڕۆژاوایە تۆ ئەزانی دەرەوە یانی چی یانی غوربەت دووری ئەوە وانە ئیتر مناڵی ئەو نابێتە خەڵکی وڵاتە واتە ئەو کەسەمان لە ئازارە ئەمێنێ و ئەژێت من ئەبێ بۆ ئازارەکانی ئەو بنووسم ڕاستە زۆری شوایە ڕاستە هەریکێکە ئەرکێکی لەسەر شانە بە پێی ئەرکەکەی خۆی با بڵین ئەرکەکانی خۆی جێبەجێ ئەکات بۆ نمونە گۆرانی بێژێکە هونەرمەندێکە بە گۆرانیەک بە مەقامێک دڵی هەوادارانی خۆش دەکات یاخود پامێکیان پێدەگەیەنێت لەگەڵیان دەبێت لە هەر ڕووداوگەلێکدا ئێوەی شاعیر چۆن ئەو با بڵین نزیکێتان دروست کردووە لەگەڵ خوێنەرەکانتاندا
بۆ نمونە ئێستا ئێمە کە دیوانی بڵاوەکەینەوە ئەزانین هەستی پێکە شاعر هەستی زۆرە هەستی پێکە ئەم دیوانەی نەجاحەتی هێناوە یان نێهێناوە بەخۆ خەڵەتاندن نییە شاعر ڕاتەوە بۆ ماڵ بەخۆی ئاچێتەوە ڕاستە لە میستە تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر شت بڵاوەکەیتەوە من سەیرەکەم یەکێک هەیە ئەو تاکە کەسە ئیتر خۆشەویست بێ ئیتر زانا بێ ئیتر شاعیر بێ ئەو بەس ئەگەر لایکێکی کردی بێ من ئەزانم ئەو شیعرەمە ئاستەکەی بەرزە ئەو نەی کردی بێ هەستەکەم ئاستەکەی نزمە بەخۆمە ئاچمەوە ڕاستە یعنی ئەوانە شاعر خۆی هەستی پێەکە بەدڵنیایی ئێستا بە گوێویستی شارێکی دیکە بین دوو کۆپلا خوێنمەوە باشە فەرموو خارمانەکەم ئەم جارە وەردی ئەم سۆزەمە کێڵم خەرمانەکەم بە دیاری بۆ تۆیە نێرم کە شەنت کرد وەک جوتیاران پشتت لە ڕەشەبانەکەی نەوەک پوش و پەڵاش و کای ئەم ئەوی نەبابی باتوو ئێسک و پرۆسکم دەرکەوێ و لەبەر پێتا وەک بەرد و زیخی کەنارانم دەرکەوم کە شەنت کرد ڕووکە لەبا هەرچی تۆزی عشقم هەیە بادات پۆشێ کە بارانی ڕەحمەت باری بەسەرماندا دووبارە لە ئامێزی سۆزدا سەوز ئەبین و چۆنەکەی عشق دانەوێڵەی خۆشەویستیمان لێ ببا بۆ عەبابەیلێ عەبابەیلێ گوندێکی نزیکی هەڵەبجەیە بۆ عەبابەیلێ ئەم جارە کرد ئەم جارەگەر پێت خستە سەر خاک و خۆڵی عەبابەیلێ بسمیلاکە ئاخر لەوێ شێعرێکی من بۆ تەمەرقەدێکی تەنیشت عەبابەیلێ ئەو کێ لەوێوە ڕێگەی ڕەت بێ هەواڵ شاری لێ ئەپرسێ ئەو کێ لەو ڕێگەوە ڕەت بێ هەواڵی شاری لێ ئەپرسێ هەواڵی من هی ئەو سۆزەی کردی بە مەرقەدی عشق و گوڵی هەوارگەی دڵانی پێبەخشێ دەستەکانە خۆش بێت سپاس گوندی عەبابەیلێ یەکێکە لەو گوندانەی کە من سەردانم کردووە لە ماوەی پرۆگرامەکەمدا پرۆگرامێکم هەیە کە دەچمە گوندەکان گوندێکی زۆر جوان زۆر سەرنجڕاکێش و زۆر تایبەتمەندی تایە هۆکاری نووسینی شێعرێک لەلایەن تۆ بۆ عەبابەیلێ چییە؟ عەبابەیلێ دڵی شاعر دەبێت جوانیەک لەوێ هەبێت دەبێت شتێک سەرنجڕاکێش لەوێ هەبێت کەوای لە تۆ کردووە لە دەستخورماتۆ بگەیتە گوندێکی هەڵەبجە لای من دۆستخورماتۆ و عەبابەیلێ وڵاتێکی تر و جێگەیەکی تر کوردی تیابێ هی منە هی دڵی منە هەڵبەت عەبابەیلێش لەوێ عەشق ژیاوە بەڕاستی من شارە زۆرم خۆشەوێ هەڵەبجەم خۆشەوێ زۆر جوانی تیا دەرکەوتووە بۆ نمونە مەولەوی لەو دەڤەرە ژیاوە بۆ نمونە وەلی دێوانە لەو دەڤەرە ژیاوە توانی ویانە عەشقێکی جوان تۆمار بکەن بۆ کورد ئێمە هینی کۆمەڵایەتیمان وایە ژنی خۆشاعریش زۆر هەبووە لەو سەردەما بەس یەک ناومان نییە ئەگەر هەش بێ زۆر دەگمەنە بەڵام پیاوەکان کە بوون بە عاشق ئەو کچەیان گەورە کردووەتەوە وەلی دێوانە کە بوو بە عاشق ئەین عاشق هیچ نەبوو ناوێک بوو وەزارەها ناو ئەتوایەوە بەڵام وەلی دێوانە کردی بەشەم هەمیشە وایە ئەتوانم ئەوەی تر بەو شێوە بڵم لەوێ مەرقەدێک هەیە بەڵام ئەم خۆشەویستەش مەرقەدێکە بە تەریشتە و مەرقەدەوە ئیتر وایە یعنی نازانم لەوە زیاتر چی بڵێم حەزەکەم ئەگەر جوانی هەر گوندێکی دیکەی کوردستان ببینیت پێت وایە ئاوە بەو جۆرە پێ هەڵدانی بۆ دەکەی وایە ئەیکەم
ئەیکەم چکە عەبابەی لێ نمونەیەکە نمونەیەکە لە هەزاران گوندی جوانی دیکە. بەڵێ هەرچەند هەستم کرد جارێک کەمم نووسیوە بۆ هەڵەبجە بەڵێ جارێک کەمم نووسیوە بۆ عەبابەی لێ چونکو کیمیابارانەکەی هەڵەبجە زامێکی مرۆڤایەتیە تایبەت لە دڵی کووردە جێی داخە ئێمە خەریکە ئەو شتە گەورەیە هەرچەند ئیشمان بۆی نەکردووە یعنی بڵێن ئیشیان بۆی کردووە ئیشمان بۆی نەکردووە نەمانتوانیەوە لەسەر ئاستێکی جیهانی ئیشی بۆ بکەین لەسەر ئاستێکی خۆمان کردومانە ئێستا شە بەس ئەوەیە لە کاتی 16 سێایە وابزانم جلی ڕەشەکەی نەبەر و وەکو برادەر دۆست و ئەوەستین و ئەوەندە ئازاریشمان لە دڵان نییە بۆیان فبۆیە بێ ئەمە بە خۆمانە بچینەوە شی بۆ بکەین سێ یەزیدیەکان خۆمانن وانە یەک پەرلەمانتاریان هەبوو گریا ڤیان دەخیل سڵاومەیە بووی ڤیان دەخیل گریا توانی هەموو جیهان کۆ بکاتەوە بۆ ئەو دەفەرە ئێمە 5,000 کەسمان لێ ڕۆیشت یەک کامیرە نەبوو لە ناو کووردا تەسویری بکات وێنەی بگرێ یەک کامیرە کوردم بۆ بێنە لەوێ ئەو ئازاری هین کردی بێت وانە واتە ئێمە لە خۆمانە کەم تەرخەمی هەیە ئازارەکانش ئەوەندە زۆرن ئازارەکانی کورد ئەوەندە زۆرن کە تا ئەمڕۆ ژنی کوردە کوژرێ بەداخەوە ینی دوای نەهاتووە بۆیە ئێمە کە کاتی خۆشەویستیەکە بە شێوەیەکی جوان باسەکەین ئەوە باسەکەین کە ئێمە شوەک میلەتانی تر خۆشەویستیمان لاگرین بەڵێ گرنگە شاعیر وا بکات کە خۆشەویستی لە دڵی خوێنەردا لە دڵی کەسانی تاکی ناو کۆمەڵگەدا بچێنێت بەڵێ ئەگەر من بۆ شعر ئەگەر من بۆ عەشق نەنووسم بۆ کێ بنووسم عەشق شەرتەوە نییە ئێستا ئێمە وا لێکێ دێنەوە کۆمەڵگاکین زۆر جار بۆ ئەبێ بۆ بەرامبەرەکەم جێندەری بەرامبەر بنووسم من پیاوم بۆ ژن بنووسێ بۆ من ئەوە کاتی نەماوە ڕاستە من بۆ جێندەری بەرامبەر ئەینووسم ئەزانمیش بۆ کێ ئەینووسم وانە بەڵام ئەو تاکێکە لە کۆمەڵگەش ئەبێ وابێ ئێمە میلەتێکی خۆشەویستین کورد میلەتێکی عاشقە بەڵام تا ئێستا خۆشەویستیەکەی با بڵێن دەستەمۆ نەکراوە بۆیە ئێمەی تاکی کورد تا ڕادەیەک ڕقمان لە یەکە ئەم ڕقا بەدەست خۆمان نییە بە مێژوو هاوردومانە ئەگەر ڕقمان لە یەکتری نەبووە تۆ سەیری مێژوومانکە ساڵێ باش بووینە و 2 ساڵ خراپ بووینە 10 ساڵ باش بووینە و کارەساتمان دروست کردووە دەوایان بەسەرمانە هاتووە ئەگەر ئێمە هەر هەموو یەک بواە بێگانش ناتوانێت ئەو زەبرەمان پێ بەرێ دەستەکان خۆش بێت با بپرسم لە ئێستادا خاوەنی چەند ناویلکە و دیوانی وەڵا لام وایە گەیشتە 15 من وەکو دیوانی شعریش ئێستا دیوانێکم بڕێگەوە بووە بواە پار یان هەر ئەم ساڵ سەرەتای ساڵ چاپ بکرایە بە ناوی ئەم خۆشەویستیت لێدێ بەڵام جێی داخە تۆزێک ینی لە دیزاین تاخیر بوو بەڵێ ئینشاءڵڵا ئەویشە بێت و دیوانێکی تریشم بە دوای ئەوە شەهر ئامادەیە هەمان شێوە بۆ عشقا بۆ خۆشەویستیە عشق و خۆشەویستی زۆر لە شعرەکان تا ڕنگدانەوەیان هەیە بەڵێ باگراوندێکی تایبەتی نییە لەلات گەر نەبووە نەمەتوانێ بنووسم بە جۆرێک لە جۆرەکان ئەکرێ باسیکەی ئەو خۆشەویستیە و عشقە چی بوو لە دڵی تۆیە زۆر و پرسیارە ئەکرێت مرۆڤ کە لە دایکە بێ لە دەڤەرێکی وەکو دۆستخورمات و وەکو کوردستانی خۆمان ئەخە کوردستانی خۆمان بە ناو ئازاد تا 2003 بە دواوە ئازاد کرا تۆ دەیان کێشت بینیوە لە دوای 2023شەوە ئێمە لە بەهەشتدا نەنیشتین بەڕاستی یانی تۆ ئازارە گەنجێکی جوانت ڕاستە لەسەر خاکە کوژرێ بەڵام ئازارە بۆ دایک و باوک وایە ئەبێ ئەگەر من وەکو باوکێک من وەکو دایکێک من وەکو خوشکێک من وەکو شاعرێک درکی پێنەکەم لە ئازارەکەی ناتوانم بنووسم لە دڵی کچە کوردێکا نەبم کە یەکێکی خۆشەوی نەدراوە دوورە ئەی چۆن بۆی بنووسم بەڵام شتێکشم کردووە وتومە نالی و توێتی حەبیبە دیاری نەکردووە بەڵام وەلی دێوانە و توێتی مەولەوی و توێتی ئەمبەر خاتوون
وانە بەڵام من ئەڵێم بۆ ئەو با ببێتە سێ شێوە بینی دووکەوانە زۆر باشە دەستەکانە خۆش بێت زۆر خۆشحاڵم بەڕاستی زۆر زۆر بەخێر بێ بۆم پرۆگرامە تایبەتە لە گفتوگۆکانت چێژم وەرگرت خۆشحاڵم کە لە دۆستخورماتۆ توانیمان گفتوگویەکی شیرین دروست بکەین سڵاو ڕێزی ئێمە بۆ ئەو شارە خۆشەویستە دوا شعری تۆ ئەکەینە هەدیە بۆ پرۆگرامی ئەمڕۆمان بۆ بینەرانی ئێمە دواوتە و قسەی تۆ بۆ پرۆگرامی ئێمە و بۆ بینەرانی ئێمە چیە؟ هەڵبەت سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانتان بیسەرانتان سڵاو بۆ هەموو کارمەندان بۆ کامیرەوان بۆ جەنابەت بۆ هەموو تاکێک کە لە خزمەت ئەم میلەتە داماوەی ئێمان دەستخۆش ئینشاءڵڵا بە سەربەرزیەکەوە ئەم جاریان ئەو ڕۆژە بێت کەەوە ئێمەش ببین بە شتێک بە دەوڵەتێک یعنی ئەو سەربەرزیە بە سەربەرزیەوە بین لێرەوە شعری خەمی دڵێکی کوردی بگەینین بە جیهان ئامین ئینشاءڵڵا خەونی هەرتاکی کوردە بێگومان زۆر بەخێر بێ جارێکی تر ئازیزانی من بە شعرێکی دیکەی ئەم شاعیرە ئازیزە دەچینە کۆتایی پرۆگرام تا پرۆگرامێکی تر شاد بن عەرشی ئەوین قبوڵتە من بێمەحزوری ئەو دڵە و بە چۆکا بێم خۆشەویستیت نەبێت بە گۆچانی دەستم و ڕێگەی سەختی ئەم ژیانم تێپەڕێنم قبوڵتە من بێمەحزوری ئەو دڵە و بە چۆکا بێم خۆشەویستیت نەبێت بە گۆچانی دەستم و ڕێگەی سەختی ئەم ژیانم تێپەڕێنم قبوڵتە ڕیشەم مۆرانە بیخوات و درەختی بەختم داڕمێت و تۆ نەبینم قبوڵتە قەسیدەی فڕین باڵی بشکێ و نەتوانم بێمە دیدەنیت دەتۆوەرە با تەسبیحاتی عشقکەی یان من ئەبم بە کەنیزەی ماڵی دڵت یان تۆوەرە لەسەر تەختی عەرشی ئەوینم دانیشە